64 ساڵ دوای ئەو ڕۆژەی کە هەندێک لە خوێندکارانی زانکۆی داکار پێتەختی بەنگلادێش کە ئەو کات پێی دەگوترا پاکستانی ڕۆژاوایی بۆ دەستەبەرکردنی مافی خوێندن بە زمانی دایکی خۆیان خۆپیشاندانیان ساز کرد و بە توندی لەلایەن هێز ئەمنیەکانی پاکستان سەرکوت کران و سێیان لێکوژرا، مافی پەروەردە بە زمانی دایکی ئێشتا یەک لە مافە بنەڕەتیەکانی مرۆڤە کە لە زۆربەی وڵاتانی جیهان بە فەرمی نەناسراوە و ژێرپێ دەخرێت. یونسکۆ ساڵی 1999 زاینی ڕۆژی 20 فێبریە واتە ساڵوەگەری خۆپیشاندانەکەی داکاری ناونا ڕۆژی جیهانی زمانی دایکی و هەر ساڵ ڕێزی لە دەگرێت. یونسکۆ دەڵێت لە 6,000 زمانی ئێستا زیندوی جیهان زیاتر لە نیوەیان لە 50 ساڵی داهاتوودا تێدا دەچن و ئەمەش بە مانای لە ناوچوونی میراتی کولتوری مرۆڤە و دەبێت پێشی پێ بگیرێت. وەک پسپۆڕانی بواری پەروەردە و زمان ناسان دەڵێن تەنیا ڕێگای پاراستنی زماندایکەکان بەکارهێنانی ئەم زمانانە لە سیستمی پەروەردە و قوتابخانەکانە. یونسکۆ هەروەها جاخ دەکاتەوە لەسەر گرنگی زمانی دایکی بۆ دروستکردنی پەروەردەیەکی دەوڵەمەند کە دەبێتە هۆی پێشکەوتنی مرۆڤ بە گشتی و گەشەسەندنی بەردەوام. زمانە دایکەکان لە ڕێبازێکی فرەزمانیدا پێکهێنەری بنەڕەتی پەروەردەی ئازبەرزن کە خۆی بنەمای بەتواناکردنی ژنان و پیاوان و کۆمەلگاکانن. پێویستە ئێمە هێزی زمانە دایکەکان لەم پەیوەندیەدا بسەلمێنین و پشتیوانی لێ بکەین. زمانی کوردی یەک لەو زمان دەوڵەمەندانەیە کە لانیکەم 40 میلیۆن گەلی کورد لە 4 وڵاتی ئێران، عێراق، تورکیا و سووریا قسەی پێ دەکات. بەڵام جگە لە عێراق کە پێشتر ڕێگەی دابوو کوردی لە سیستمی پەروەردە فێر بکرێت و ئێستاش بە فەرمی کوردی زمانی سەرەکی هەرێمی کوردستان لە عێراقا، لە سێ وڵاتەکەی تر ئەم زمانە سەرکوت کراوە. لە تورکیا بەگشتی کوردبوون و مافی ئاخافتن بە زمانی کوردی ساڵانێکی زۆر وەک تاوان پێناسە کرابوو و لەم ساڵە دوایانەشدا کە کوردبوون وەک شوناسێکی جیاواز لە تورک ئیتر وەک تاوان چاونە ناکرێت، ئێشتا منداڵان مەجبورن لە قوتابخانەکان بە تورکی دەرس بخوێن و مافی خوێندن بە زمانی کوردیان نییە. لە ئێرانیشدا زمانی کوردی و سەرجەم زمانە غیرە فارسیەکان لە پەروەردە دوور خراونەتەوە و مافی بنەڕەتی بەکارهێنانی ئازادانی زماندایکی لە ژیانی ڕۆژانە و لەوانە لە پەروەردە ژێرپێ خراوە. بەپێی لێکۆڵینەوەکان منداڵانێک کە بە زمانی غێریدایکی دەرس دەخوێنن سەرکەوتنیان لە قوتابخانە بە نسبەتی ئەوانەی کە بە زمان دایکی خۆیان دەرس دەخوێنن زۆر دژوارتر دەبێت. شاهد علەوی، دەنگی ئەمریکا.